ئەگە مردیەکان زندی بانە زمانی هەبایە لەبەر بۆنی نەداوانەوە لە سنووری ناحیەی شەمام چین لە نێوان هەردوو گوندی جمکە و بمبێرەس لێرە لە سەر شەقامە گشتەکە درنگانی شەوان هاوڵاتیان لێرە پاشماوەی ئاژەڵی مردوو پیسی ئاژەڵ لێرە فرە دەدەن من دەمەوێت قسە لەگەڵ هاوڵاتێکی ئەو سنوورە بکەم کاک پشتیوان ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم سەرەتا سلااوت لێ بێتن ئێوە تا چەند بێزار بوونە لەگەڵ فرەدانی ئەو پاشماوانە لێرە پێشەچی بە خێراتتان دەکەم ئێرە نێوان گوندی جمکە و بێرزە سەرڕێگای گشتی ئەو ڕێگای دەسەوە نعە عوێنە گوندی عوێنە شەوان ئێرە ببینی بە ڕۆژ پاک دەکرێت شەوان ئاژەڵی مردار بوو کە لەش ئەلێکوانە فرێ دەدرێتن ڕێگای گشتیە بەهۆی ئەو زێرابەی ئاوی هەولێر زێرابەکان دێتەوە ئێکوانە بە حکمیەوەی ئەلێرە فڕیدە باشە لێرە هاوڵاتیان تا چەند لەگەڵ هەبوونی ئەو پیسی و پاشماوەی ئاژەڵانە لێرە کاریگەری کردوتە سەر تەندروستیان حتمان بڵێ ئەو کەلەشانی ئێستا مردوونە تووشی نەخۆشی ئەو پەتای ئێستا پەیدا بووە توش دەبی کەلەش لێرە فرێدەن بێزگەلەوەی ئەو زبر و خاشاکە لێرە فرێدەن سوودیان لێ وەرگرتیا ئێرە سەرڕێگای گشتیە بەهۆی ئەو زێرابۆی ئێکوانەوە باشە جیا لەم شوێنە هیچ شوێنێکتر هەیە کە با بڵێن خەڵک پاشماوەی ئاژەڵ لێفرەدان ئاژەڵی مرداربەوەی لێفرێبدا بەڵێ پێشتر ئەو لای گۆڕستانی زمکە و بێرزی پێدرێن لێن دەرفڕیاندا ئێستا پاچیان کردەوە مدیرناعیە و ئەوانە پاچیان کردەوە شارەوانی بەس ئیدی دەینێ ئێکوانە ئەو قەبرستانی ئەوێندەرا سەرڕێگایە لە ڕووی هەموو ڕێگاکەشی زۆر خراپە دووەمینیان ئەو بۆن و بەرامەی زۆر ئەو خانانی ئەوێندەرە ئەگە مردەکان زندی بانە زمانی هەبایە لەبەر بۆنی نەداوانەوە بۆنێکی ئێزگار پیسیلیە یوادارم لە ڕێگای بەرنامی جەنابتانەوە چارەسەر بکرێتن دەستخۆن خۆشبی سپاس دەکەم کاک پشتیان بەس ئەوم پێ بڵێیت ڕۆژانە شارەوانی ئێرە پاکردنەوەی پێوە دیارە کە شارانی بەردەوام ئێرە پاک دەکاتەوە چەند ڕۆژجارێک ئێرە پاک دەکەنەوە گەرزانیاری لەلابێ ئێرە پیس بیتن پاچی دەکات ئەگە بە چای خۆتان بینی ئەوڕۆ پاکرێتەوە ئیدی ئێوارێ شەودا بێتن خەڵک فڕێت داتن ڕێگایکی گشتیە فڕێ دەدات بەڵە کاک پشتیان زۆر سپاس دەکەم ئەمە قسەی هاوڵاتێکی ئەم سنوورەیە و باز لەوە دەکات شەوان لێرە لە درنگانی شەوان هاوڵاتیان پاشماوە و کەلەشی ئاژەڵی مردار بەوە لێرە فرەدەن من بۆ مەبەستا قسەم لەگەڵ ژیار جەلال بەڕێوەبەری ژینگە پارێزی و خزمەت گوزاری هەولێر کرد ئەو دەڵێت ئێمە شوێنی تایبەتمان هەیە لە کۆمەلگای کانی قڕژاڵە لە زبڵخانەی گشتی لەوێ ئاژەڵی مردار بۆەوە ئەگەر هاوڵاتیان بێنن بۆی ئێمە لەوێ ژێرخاچیان دەکەین و بۆ ئەوەی زەرەر و زیانی تەندروستی بۆ هاوڵاتیان نەبێت بەڵام ئەم هاوڵاتیانەی کە ناهێنن بۆوێ لەسەر شەقامەکان فڕێ دەدەن و دەبێتە هۆی کێشە بۆ دانیشتوانی سنوورەکان.